خۆشەویستان ئەو ماوەی کە مامانە چین لای تەوەری سەرکیان بەیانیمان ئەمڕۆ لە سەرانسەری جیهاندا بە ڕۆژی گیانی فرەچەشنەی زیندەوەران هەژمار دەکرێت یاخود هەمەچەشنەی زیندەوەران هەموو دنیا هەموو چالاکوانانی بواری ئاژەڵان و ئاژەڵە کێوەکان بە تایبەتی گیانداران زیندەوەران هەموو چالاشەکانیان چڕ دەکەنەوە لەوەی کە ژینگە بە هەموو جۆرەکانی زیندەوەرەوە جوانە ئیتر لە زیندەوەری بوونەوەرە بچووەکانی نێو ئوقیانوسەکانەوە نێو خاک و لموژێر قڕ و لیتەکانەوە لە ماسی لە نەهانگ لە ئاسک لە کێوی لە پڵنگ لە هەموو جۆرەکانی زیندەوەر باش ینی زۆرینیان کۆکن لەسەرەوەی باشترین ژینگە ئەو ژینگەیە کە هەموو زیندەوەرەکانی تێدا بژیت بەڵام بەداخەوە بەهۆی دەستی مرۆییەوە یاخود بۆی گۆڕانکاریەکانی ژینگەوە ساڵ لە دوای ساڵ ئێمە زۆرجار لە پرۆگرامەکانماندا ڕۆژ لە دوای ڕۆژ ئاماژە بۆ دەکەین فڵانە گیاندار هەڕەشەی لە ناوچوونی یەکجارەکی لەسرە فڵانە زیندەوەر بە تەواوەتی نەما لەسەر ڕووی زەوی باس لەوە دەکرێت سی ساڵێکتر ڕەنگە فیل ئەگەر بەم شوازە ڕاو بکرێت نەمێنێت پڵنگ نەمێنێت ینی زۆر باسی ئەم بابەتانە دەکرێت ئەمڕۆ بەگشتی باس لەم ڕۆژە دەکەین لە چیەوە هاتووە هەرێمی کوردستان لەکوێی ئەم ڕێژانەداین بە میانداری زۆر بەڕێز مامۆستا کوڕش ئارەرات کابڕێزیان پسپۆر لە بواری باڵندە و ئاژەڵی کێوین کە ئێستا لە ستۆدیۆی بانی کورسانی و زامەدێ مامۆستا زۆر بەخێر ببانیت باش زۆر سپاس زۆر سپاس بۆم دەرفەتە و دەستخۆشیتان یەکەم بەڕاستی ئەمە کارێکی زۆر باشە لە ڕێی میدیاییەوە خەڵک ئاشناکەی بەم چۆن بەم بۆنانە ئەم بۆنێ نزیکەی بۆ 25 ساڵە لەسەر تاسەری جیهانە یاد دەکرێتەوە هەر ساڵی لەژێر دروشمێکە ئەم ساڵ بۆ تەرخان کراوە بۆ ئەوەی لە 25 ساڵی ڕابردووە لە هەر لەسەر ئاستی وڵاتەکان چی کراوە لەسەر ئاستی ناوخۆیی بۆ پێی ئەم بۆنەیە پەیوەندی هەیە بە کۆمەڵە ڕێکەوتنەوە کە لە بینی زیاتر لە 5 لایەنە شەرنی وڵات بێ لایەنە بۆ نمونە لایەن لەسەر ئاستی ناوخۆیە لەسەر ئاستی ناوچەیە بۆی چی بکەن بە پێی کۆمەڵێک چۆڵی گۆڵ یان بڵین ئامانج و ڕێکا کە بۆ نمونە زیاتر 10 ساڵ جارێکە لەگەڵەوەشە کۆبوونەوە ئەکرێت لەو بینانەیە لە بینی وڵاتەکانە بۆ نمونە ئاخرجار لە ساڵی 2010 لە نۆگایە لە یابان کۆبوونەوەکرا لەسەر ئاستی زۆربەی زۆری وڵاتەکان لە یابانەوە کۆبوونەوەکرا عێراقیش و وەفدی حکوومەتی هەرێمیش لەو کۆبوونانە بەشدار بکات لە یابان خۆمان چوینەتە نێو ئەم بێگومان بەڵام ئەمان چۆنەڵی ئامانجیان هەیە بۆ نمونە لە ماوەی لە ساڵی 2002 کۆمەڵێک ئامانج دیاریکراوە لەسەر ئاستی ناوخۆی لەسەر ئاستی جیهانیش تا 2020 کۆمەڵێک ئامانج هەیە بێبی پێکن لەگەڵ ئەوەشە لە ئامانجەکان دیاریکراون بەڵێ ئامانجەکان کۆمەڵی خاڵی زۆرن ینی ئەکرێت کۆمەڵی بەرنامەی لەسەر بکرێت چکە هەمەل چەشنەیە مەسلەی ژینگە خۆتەزانانی مەسلەی ڕامیاریە ئابووریە کۆمەڵایەتیە کۆمەڵە ڕەهەن دەگرێتە خۆی وەکو خۆشە باسی کرد ئەمە چەشنی زیندەوەری کۆمەڵک زیندەوەرەگرێتەوە هەر لە ڕۆکتەوە هەر لە باڵندێتەوە شیر دەر و خشۆک و وشکاوەکەکان ئەمانە هەموویەگرێتەوە بۆ پێی ئەمانە بەشێکی گرنگ لە ڕاگررتنی هاوسەنگی ژینگەی و لە پێکەنانی و سیستەمە ژینگەی لە جیهانە هەیە و بە شێوەیەکی گشتین خۆکو خۆ باسێکەکە مرۆڤ کاریگەری سەرەکی هەیە بۆی ئەم وڵاتانە ڕێکاریان گرتوۆتە بەر بۆ نمونە لە ساڵی 2002 تا 2020 لەم گینات چی کراویان چی ئەکرێ و چی گۆڵێکیان پێکایان چی ئامانجێکیان بەدەستێنەوە وە لە ساڵی 2020 تا دیسانەوە کۆبوونەوەیکی گەورەترەکرێت لەسەر هەموو ئاسی جیهان دواتریش جارێکی چی بکەن لە ساڵی 2020 بۆ 2030 بێگومان لەو بینانە شەر کۆمەڵە کۆبوونەوەکراوە آخر کۆبوونەوە بۆ نمونە لەوەی 2002 تا ینی ئەو پرۆگرێسانیان ئەو پێشکەوتنانەی کە بۆ لە بواری ژینگەیە تا لە ساڵی 2014 راپۆرت بەرزکراوەوە بۆ لایەنێکی UN بەرپرسە کۆمەڵێک بەشەیە لە UN بێجگەلەوە پەیماننامەیەکێک پێوترێت Convention on Biological Diversity ینی پەیماننامەیەکە بۆ مەسلەی هەمەچەشنی زیندەوەری لەسەر ئاستی جیهانی و بۆ عێراقش بەشێکەوانە حکوومەتی هەرێمیش بەشێکەوانە کۆمەڵی خەڵ هەیە ئەبێ گەشتی بێبەوە ئێمە بۆ پێی پەیوەندیمان هەیە لەگەڵ ڕێکخراوە جیهانەکانە ڕاپرسیەکیان بۆ ناردین بۆی تا ئێستا تا ساڵی 2010 کۆمەڵی خاڵ هەیە تا ئێستا چ عێراق بە چ حکوومەتی هەرم تا چەنی پێکاوە بەڵام ئێمە هێشتا زۆرمان ماوە بۆ پێی خۆتەزانی بۆی شەڕ و شۆڕەوە بەهۆی کەم تێگەشتن بێت لە سروشت و ژینگەی کوردستان و عێراق بە تایبەتی لەبەرەوە ڕێریەکی زۆرمان لەبەر دەستای بۆ پاراستنی ئاژەڵ و ئەو ژینگەی کەتیایەتی باشە لەم بابەتەیە کاتێک تۆ دەگەڕێیت لەسەر بایۆدایڤرسیتی یاخود لەسەر هەمەچەشنی زیندەوەران دەخوێنیتەوە زۆر باس لە دەستی مرۆیی دەکرێت بە تایبەتی لە
کەمبوونەوەی ئەم فرەچەشنیەدا پێشێکەکەمان باسنەوە کرد بەداخەوە دوای نێری کەرکەدەن لەم ساڵدا تاو ینی مردار بۆ نەمایەن ئێستا دەستیان کردو بۆی گۆڕینی جیناتەوە بتوانن پەرە بە کەرکەدەن بدرێت ئەمە یەکێک لە زیندەوەرەکان و کوونمنەیەکە باس بکەین لای خۆمان ئێستا کە باس دەکرێت دەڵێن لە ئەوەی کە پیسبوونی ئۆقیانوسەکان و زەریاکان کە کاریگەریی زۆر گەورەی هەیە لای خۆمان پشکمان بەرناکەوێت ینی خۆشببختین لەوەی کێمە لە لای ئۆقیانوسەکان و نین و ئەم هەموو نەوت و مادە پەترۆڵانە ناخرێتە نێو دەریاو زەریاکانەوە تاوەکو و زیندەوەران ژیانیان بشێ بەڵام لای خۆمان ئەو کاریگەرانی کە باز دەکەی جەنگ و تێکچوونی ژینگە و ئەوانە یەکسان نییە بە وڵاتانە لای ئێمە توانیمانە یاری ژینگەی چوامان هەیە هەموو زیندەوەرە بتوانێت بژی ئەو پرسیارێکی زۆر جوانە بێگومان کاریگەری مرۆڤ دەست بەپی ئاستەکان جیاوازە بۆ منە خۆتەزانین لە دوای شۆڕشی پیشەسازیەوە بەهۆی زۆربوونی کارگەکانەوە سێکەی نسبەی گازی دۆمۆکسیدی کاربۆن لە جیهانە زیای کردومە بە شێوەیەکی ناڕاستەخۆی کردو بۆ هۆی گۆڕانکاری کەشوها لەسەر تاسەری جیهانە ئەمەژوای کردووە لەسەر ئەو ماوەی کە بۆ نمونە باڵندەکانە هێلکە دانێن گۆڕانکاری بەسەرا بێت چکە گۆڕانکاری لە پلەی گەرما دەبێتە هۆی گۆڕانکاری لە چۆن لە فیسیۆلۆژی لە شێوازی بایۆلۆژی و باڵندانەدا بێجگەلەوە خودی مرۆڤ کاریگەری بە درێژایی بە تایبەتی لە 10,000 ساڵی پێشەوە بە پێی توێژینەوە ئمە کۆمەڵە داتامان کۆ کردەوە لەگەڵ بۆ نمونە زانکۆکانی وەکو زانکۆی ئۆکسفۆرد و کامبریجەوە توێژینەوەیەکی زۆر گەورە بوو لەسەر تاسەری جیهان کردمان بۆمان دەرکەوت کە مرۆڤ بەدەر لە کارە ساتە سروشتەکە مرۆڤ لە سانەوە نوۆی لە ناوچوونی ئەو باڵند و ئاژەڵە کێویەکان و ئەو شیر دەرە گەورانی کە هەبووە لە جیهاندا بۆی ڕاوکردنەوە بەهۆی کاریگەری خودی مرۆڤەوە بە تایبەتی ڕاوکردن و تێکدانی و ژینگەی و مەڵگەی تیا بوو بێگومان کوردستانیش بەدەر نەبووەوە سێرەکەی ڕاوێکی بێشومار هەیە بەڵام لەگەڵەوەشە هەوڵی باشە لەلایەن پۆلیسی دارستانەوە هێزەکانی ناوخۆ دەستەی چاکردن و پاراستنی ژینگە بەڵام وەکو خۆتەزانانی ئەمە پێویستی بە هەماهەنگی هەموو لایەنەکان هەیە تەنها بەو لایەنانە ناکرێت بەڵام لەسەر بۆ پرسیاری جەنابیش ڕاستیان بە ڕۆن و خاشاک ناخینە یان پیسایی ناخینە دەریاو زەراکانەوە بەڵام توێژنەوە کراوە پێما سێر نەبێت گۆڕانی کەش و هەوا بەرزبوونەوەی پلەی گەرمی وای کردووە کاریگەری هەبێ لەسەر ئەو دروستبوونی ئەو تۆفانانەی لە ئەمریکا هەیە ئەم هەوا گەرما چێتە زەریای ئەتلەسی و لیۆش و کۆمەڵە باران و تۆفانە بات کاریگەری هەیە لەسەر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ نمونە سەیەکەی لەو تۆفانی کاترینا بوو نزیکەی 100 میلیارد دلار شتێکی وە زەرری لە ئەمریکا لەبەرەوە خۆڕاڵاتی ناوەڕاستیش کاریگەری هەیە لە ئەمریکا بە هەمان شێچکە گوی زەوی لە ژینگاز شتێک نییە پێ تێسروشت هەمویان پەیوەندیان بەکتریەوە هەیە بەدەلەوە سێکەی باڵندەکان گەرمیان و کوێستانەکە پێوسێر نەبێت باڵندە هەیە لە ئەفریقا بە کوردستانە تێپەڕە بێت یان بەم ناوچە تێپەڕە بێت ئەگاتە سین و دیسانە لە پاییز و زستانە گەڕێتەوە بۆ ناوچان ئەمانە هەمووی چۆڵی ئەو زانانە بەکارێنە ئێمە لێکۆڵینەوەی لەسەرەکەی وەکو ئیندیکەیتەرێ وەکو دەلیلداری هەیە مامەسا کۆڕش بڵێن ژینگەی تەندروست چییە دارەکەی لە دنیای هەیەشتی وایان ئێستا نەخێر گۆڕانکاریەکانی ژینگەەوە نەخێراتیە پەڕێت ڕەنگە شوێنێک نەما بە پێی پرسیارش زۆر جوانە ئێمە مرۆڤ وازانین ژینگەی پاک و خاوێنەوەی بۆ ئێمە پاک بێت بەڵام بوو زیندەوەرانی تروانە ئەسا بۆ منە کۆمەڵێک پێوەەر هەیە بۆی بزانیت کە ئەو ناوچەیە گونجا لە ڕووی هەمە چەشنی زیندەوەریە یانە بۆ نمونە سەرەکی ناوچەیەکی وەکو ناوچەی قەرەداخمان هەیە خۆشبەختانە یەکێک لەو ئیندیکەیتەرانەکە و دەلیلانی کە بەکارێنە ناوچەیەکە لەبارە بۆ لە ڕووی هەمە چەشنی زیندەوەریە بریتە لە بوونی ژمارەی چڕی ئەو زیندەوەرانە بە تایبەتی هەنێ باڵندە هەیە پێوترێ باڵندەی سیسارک ئەمانە لەو ناوچایە زۆرن جۆریکان هەیە زۆر لەسەر ئاستی گیانی مەترسی لە ناوچوونی لێ لەسەر بەڵام سەیەکی بەو پێی کەم ئەم جۆرە باڵندانە هەستیانن گەدەیان بڵێم شێوازی کۆندامی هەرسیان زۆر هەستیارە بە تێکچوونی ئەو ژینگەی تایەتی لەبەرەوە هەر گۆڕانکاری بەرەو خراپی بڕە ئەو ژمارەوان کەمە بەڵام خۆشبەختانە بۆ نمونە لە ناوچەیەکی وەکو قەرەداخ زۆر ناوچەی تری کوردستانە ژمارەمانە لەسەر ئاستی جیهانی زۆرە لەبەرەوە گەشتە ئەکرێت بۆ نسبەت باست لە ناوچەی قەرەداخ کرد کەوا بزانم هەوڵێکیش هەیە کە ناوچەی پارێزەر ئەگەر هەڵە نەبم لە زۆنی پاراستندا بنرێت بۆ ئەم گیاندارانە ئیتر ئەگەر هەڵە نەبم پێشماوەی پرۆگراممان کرد پێمە بێ پڵنگ بینراوە هەنی لە کوردستاندا کە بەپێی بەڵگەکان و ڤیددیۆش هەبوو کێم هە لە پرۆگرامەکە خسمانە ڕوو بوونی ئەم ناوچە پارێزراوان ئەکرێ بڵین ئەمەش دەرفەتێکە بۆی کە هیچ نەبێت تۆز لەمە ڕزگارمان بێگومان ویستم باسیەوە بکەم یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی ئەم
پەیماننامەی کە باسم کە ئیلاقی بەم هینە پەیوەندی هەیە بەم ڕۆژەوە تا ساڵی 2020 داواکراوە لە وڵاتێک وەکو عێراق لە سا حەڤە بۆ لە سا 20 ئەو ناوچانەی کە گونجاو بکرێتە ناوچەی پارێزرانی لەسەر ئاسی عێراق لە سا حەڤە بۆ لە سا 20 ئێمەمانێ ناوچە قەرەداخ لەسەر ئاستی جیهانی بیناسین شتەکە سیستماتیک بێ ئەوی شوێنەی ئێمایکەین بۆ پێی پڵنگ هەیە لەو ناوچەیە وای کردووە کە ناوچێکی گرنگ بێ بۆ ئەوی بپارێزرێت ئێمەمانێ شتەکان سیستماتیک بێ لەسەر ئاسی ناخۆی بێ حکوومەت هێرن بێ حکوومەتی عێراق بێ لەگەڵەوەشە لەگەڵ حکوومەتەکانی تری ناوچەکە ئەم ناوچێن بکرێتە ناوچەیەکی چۆنەڵی هەم لە ڕووی بایۆلۆجی و هەم لەگەڵەوەی خۆتەزانین کۆمەڵێک شوێن هەیە لە جیهانە لە کینیا و ئەفریقاوامانە خەڵک پارەیەکی زۆرە بۆی تەنها پڵنگێک گیان ئاسکێک ببینن بەڵام خۆشبەختانە شوێنی زۆر گونجامان هەیە چ بۆ باڵندێکی وێ چ بۆ شیردەرەکان بێ بۆ کۆمەڵێک شتی دەگمەن کە لەم ناوچەیە هەیە ئەتوانێت ببێتە هۆی سەرچاوێکی داهاتی زۆر گرنگ زۆر باشتر لە نەوت و ئەمانە چۆنڵی کۆمەلگەی خۆمان خەڵکی ئەم ناوچانی خۆمان ئیسفادەی لێ بکەن بەڵام وەکو وتم ئەبێ ئەمە شتە سیستماتیک بێت لەسەر ئاسی جیهانی بناسەنرە هەوڵ هەیە ئێمە وەختی خۆی ئیشمان کردو لەسەر کۆمەڵی ناوچەی کوردستانی بکرێتە ناوچەیەک بۆ ناوە ناشناڵ پارک بەڵامانە لەسەر ئاستی جیهانی هێشتا نەناسراون ئێمە ئیشەکەین کارەکەین بۆ پێی پەیوەندیەکانمان هەیە لەگەڵ کۆمەڵە ڕێکخراوی نێودەوڵەتی لەسەر ئاستی حکومی پەیوەندیمانەیە ئێمەمانێ شتەکان سیستماتیک بێ و چۆنەڵی بە شێوەیەکی زانستیانە مامەڵی لەگەڵا بکرێت بەداخۆ ئێمە بۆ پێی سەردانی کۆمەڵێک ناوچەمان کردووە ناوە ناشناڵ پارک لە ئاستی پێویستانی سەرەکەی ڕاوێکی بێشمار هەیە لەو ناوچانەیە وای کردووە بەڵگەمان لەبەردەستە کۆمەڵێک باڵندە هەیە لەو ناوچانە کەم بوونەوە بەڵام ئێمەمانەیە چۆن بە هەماهەنگی چکەم ئیشانە بە ئیشی تاکە کەس ناکرێت بە جوهدی هەموو لایەکە کرێت لەسەر هەموو ئاسەکەم چکەوتەمە علاقی بە ئابووری سیاسیە کۆمەڵایەتیە هەتا لایەنی کللتوریە ئەمانە تۆ خەڵک وا بکەیت لە ڕووی کللتوریەوە وا بکەیت کە بەهای ئەو باڵند و ئاژەڵێکیویانە بزانێت چکە لەوانێ زۆر کەس پێی سێر بێ بڵێ ڕۆڵێم باڵند و ئاژەڵێکیویانە چییە لە سروشتە نمونەیەکە بۆ بگێرمەوە لە ئەفریقا جۆرە ماینێکی مانی ئاوی پێڵن ژمارەیان کەم بوون زۆر بۆیان کوشتە بوون دوای توێژنەوە بۆ دەرکەوت کەمە کاریگەری بووە بۆهۆی کەمبوونەوەی ماسی و یان بڵین توانای بەرهەمێنانی ماسی لەو ناوچان بۆ پیسایی ئەو جۆرە ماینە بۆ ئەو جۆرە ماسیانە سەرچاوێکی خۆراکی زۆر گرنگ بوون بەڵام سێکە بۆی کەمبوونەوەی ئەو جۆرە ئاژەڵەوەی کردو ماسی کەم بێتەوە کە سەرچاوەیەکی سەرکی خۆراکی دانیشتوانی و ناوچەیە بوو بەڵام لەبەرەوە سەرەکی کاریگەریەکی زۆری هەیە لەسەرەوە کۆمەڵێک بەڵگەی تر هەیە بۆ نمونە دراسەکراوە یان بڵێن توێژینەوە کرا لەسەر ئاسی ئەمریکا خودی مێروەکان نزیکەی بەشدارە بن لە چۆنڵی پرۆسی پەڕین و پیتێنەوەنێ لە بینی گوڵەکانە کە کاریگەری نزیکەی بۆ 50 بۆ 6 میلیارد دلار ئەبێتە هۆی داهات بۆ ئەمریکا وڵاتان بودجێشی بۆ تەرخانەکەن بۆی بەرەنگاری ئەم جۆرە دیاردانە بنەوە مامسا کۆڕژێک بابەتی تر کە زۆر گرنگە بوونی ئامارە یعنی لە هەندێک لە وڵاتدا سەرژمێری دەکرێت بۆ زیندەوە و گیانەبەرەکاندا بۆ منێت سەر دەزانێت لە وڵاتێکدا چەندە بڵنگی کێوی هەیە ئەگەر هەر زۆر بە کورتی پێم بڵێ تاچەند ئامار گرنگەوە تاچەند ئێمە تاقیگی گرنگمانێ بۆی هیچ نەبەکار لەسەر هەندێک جیناتی هەندێک لەو زیندەوەرانە بکەین کە بەرە و لە ناوچوون دەچن هەڕەشەی لە ناوچوونیان لەسەر بەڵام پرسیارش زۆر گرنگە ینی خەڵک بۆی لە وڵاتانە ئێستا بۆ نمونە حتا تەنانەت کە پرۆژەیەکە کرێت لە ناوچەیەەکە ئێمە لە بریتانیا نمونەمان هەیە لەسەر ئەوە بۆ نمونە بزانن لەو ناوچەیە خەڵکی ئاسایشت نییە شەهادەی هەبیان بڕوانامەی هەبێت لە بایۆلۆجیان بەس زۆنی لە مناڵی و فێری ئەوان دەکەن لە کولتوریانە هەیە باڵند و ئاژەڵەکیەکان بناسنەوە ڕوپەیەکیان کرد بۆی کاریگەری پرۆژێک لەو ناوچەیە چۆنە بێت لەسەر باڵندەیەکی دەگمەن هەڵسان بۆ وای ساڵێک داتای و ناوچیان کۆ کردەوە بڕیاری خەڵک چکە خەڵک لە وڵاتانە لەوە کۆمەڵگەیەکی دیموکراتیە زۆر گرنگە ینی حتا لە دروستکردنی پرۆژەیەەکە وای کرد بڕیاری خەڵک وای کرد کە ئەو پرۆژەیەکی گەورە نەکرێت بە هەمان شێوە لێرە ئێمە ئیشمان کردو لەسەر تۆمارکردنی داتای ئەو باڵند و ئاژەڵەکیویانە بەڵام بەداخەوە بەهۆی کەمی ستافەوە بەهۆی کەمی بوجەوە ئەوەی توانامان بێ کردومانە بۆ نمونە تا ئێستا نزیکەی لە ڕوپیانی کردومانە 6 بۆ 8 پڵنگمان بینیوە ژمارەیەکی بەرچاو ئەو سیسارکە کاڵم لە ناوچێکی وەکۆ قەرەداخە تقریبان 20 بۆ 30 جووتمان بینیوە جۆرە سیسارکی تر هەیە نزیکی 300 جووت هەر لە ناوچە قەراغا بینیومانە ئیتر بەپی ئەوە بەدەلەوە شێوازی زانستی تریشمان بەکارهێنەوە توێژینەوەمان کردو بۆی چڕی و ژمارەی کۆمەڵی باڵندە هەیە چ لە ناوچێ پیرەمەگرون بێ قەراغ زۆربەی تری ناوچەکان کردومانە بە هیواین زیاد بێ پرسیارترمان زۆرمان بەڵام کاتەکارەوە نەدەفەت و زۆر دەسپاس بۆ مامۆستا کوڕژارەت سپۆری باڵندە و ئاژەڵی کێوی سپاس بۆ ئەم دەفەتی کە پێت بەخشین